گەر ئارەزوود لە بابەتی ئاینی هەیە ئەوە ئەمڕۆ کەناڵێکمان بۆتان هێناوە کە بابەتی ئاینی لە کەناڵەکەیدا بڵاو دەکاتەوە. هەروەها پێویستی بە پشتگیریەکانی ئێوەیە تا بەردەوام بێت لەسەر کارەکەی، چونکە ڕێژەیەکی زۆر کەمی پشتگیری بۆ ڤیدیۆکانی دێت و بەڕاستی کەناڵە ئاینیەکان شایانی هەموو زۆرە پشتگیریەکەن، چونکە بابەتی ئێزگار بە سوود بڵاو دەکەنەوە و ئێمەش وەکو هەر تاکێکی موسڵمان ئەرکە لەسەرمان کە پشتگیری بڵاوبوونەوەی ئەم زۆرە بابەتانە بکەین تا زۆرترین کەس لێی سوودمەند بێ. لینکی ئەم کەناڵم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. هیوادارم هەر کەسێک تەماشای ئەم ڤیدیۆیە دەکا بچێ سبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکات و پشتگیری بڵاوبوونەوەی ڤیدیۆکانی بکات. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. گومان لەوەدانە کە هێلکە بە گرنگترین شت دادەنرێ لە ژیانی زۆرێک لە مرۆڤەکاندا، بە جۆرێک کە زۆر لە بوونەوەرە زیندۆکان کە لەسەر ئەم هەسارەیە لەگەڵماندا دەژین سەرەتاکەیان لە کۆمەڵی خانە و شانەی بچووک پێک هاتبوو لە هێلکەیەکدا. هێلکە بەولانەیە دائەنرێت کە ئەتوانێت ئەو بوونەوەرە بچووکە بپارێزێت کە لە ناویدا دەژێت لە هەر شتێک کە هەوڵ بدات بیخوات. لەبەر ئەمە بە چەندین زۆر و شێوە و ڕەنگی جیاواز بوونیان هەیە. بۆیە ئێمەش لەم ڤیدیۆیەدا هەش لە گرانترین و نامۆترین هێلکەی باڵندەتان نیشان ئەدەین لە جیهاندا. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک، پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. هێلکەی مریشکی چینی بە یەکێک لە بەسوودترین مریشکەکاندا ئەندرێ لای زۆرێک لە جووتیارەکان کە لە توانایاندا چەندین ئافات لەناو ببا کە ئەکرێزیان بە بەرووبوومی جیاواز بگەێنن و لەگەڵ ئەوەدا بە یەکێک لەو مریشکانەدا ئەندرێ کە ئەتوانێت هێلکەیەکی زۆر ناوازە و گۆشتێکی بێوێنە لە تامدا بەرهەم بهێنێت. هێلکەکەی تایبەتمەندە بە ڕەنگی سووریان سووری کراوە لەگەڵ چەندین خاڵی قاوەی، بەڵام بە پێچەوانەی مریشکی ترەوە ئەوەی ئەزانرێ لەبارەیەوە ئەوەیە کە هێلکەکەی لە کاتی دیاریکراوی ساڵدا ئەکات و لە تامدا لە هێلکی مریشک ئەچێت، بەڵام لە هێلکی مریشکی ئاسایی زۆر بەتامترە. هەروەها ئەو زەردێنەی کە تێیدایە ڕەنگی لە هێلکی ئاسایی پرتەقاڵی ترە. ئەگەر ئەم بوونەوەرەت خۆش ئەوێت ئەتوانی هەندێک لە مریشکانە بەخێو بکەیت و ئەم هێلکە دەگمەنت دەست بکەوێت. هێلکی باوکی حەنائی شین ئەم باڵندەیە بە یەکێک لە باڵندە جوان و بچووکەکاندا ئەندرێت کە تایبەتمەندە بە ڕەنگی قاوەی پەڕەکانی، وەک چۆن ناسراوە بە ڕەنگی پەڕی زەرد و پرتەقاڵی کە ناوچەی سنگیدا ئەپۆشێت. بەڵام ئەمە تەنها شت نییە کە لە باڵندەکانی تری جیا بکاتەوە، بەڵکو تایبەتمەندە بە ڕەنگی شینی کاڵی هێلکەیی و ئەوترێت کە ئەم ڕەنگی ئەم هێلکەیە هەیەی وای لێ ئەکا بتوانێت بەرگەی تیشکی بەرزی خۆر بگرێ کە لەوانەیە کاریگەری بکاتە سەر تەندروستی ئەو بوونەوەرە بچووکە کە لە ناو هێلکەکەدایە. هەروەها ئەوترێت کە مەینەکەی توانای ئەوەی هەیە کە ساڵانە تەنها 3 هێلکە بکە، بێچووەکەشی پێویستی بە 2 هەفتەیە هەتا بتوانێت توێکڵی دەرەوەی هێلکەکەی تێک بشکێنێ و پاشان دەربسێ بۆ دەستپێکردنی ژیانی. ئەیام سیمانی زۆرێکە لە مریشکی ئەندەنووسی دەگمەن و تا ڕادەیەکیش نوێیە. ئەم مریشکە ڕەچەڵەکی شلەیی هەیە کە وای لێ دەکا ڕەنگی زیاتر بڕێژێ و وای لێ دەکا مریشکەکە بە تەواوی ڕەش بێت، تەنانەت پەڕ و دەنووک و هەتا بەشەکانی ناوەوەی لە شیشی. لە ئەنجامی ئەوەی مریشکەکە ڕەنگی ڕەشە ئەتوانێت هێلکەی ڕەشیش بکات. هەروەها دادەنرێ بە یەکێک لە ڕەگەزە زۆر دەگمەنەکان و هێلکەی زۆریش ناکە. ئەوەی لەبارەیەوە زانراوە ئەوەیە کە ئەتوانێت هێلکە بکات دوای تێپەڕبوونی هەفتەیەک لە پرۆسەی زوود بوون و هیچ هێلکەیەکی تر ناکات تا دوای 6 مانگ. ئەم هێلکەیە تایبەتمەندە بەوەی قەبارەکەی زۆر لە قەبارەی هێلکەی ئاسایی گەورەترە و هۆکارەکەشی ئەوەیە کە مادەیەک لە بۆ ماوەیدا هەیە کە یارمەتیان ئەدا میلانین بەرهەم بهێنن زیاتر لە بوونەوەرە زیندۆکانی تر. ئەمە ژوا ئەکا نرخی هێلکەی ئەم مریشکە 40 تا 50 جار لە نرخی هێلکەی ئاسایی گرانتر بێت. نەورەز لەو زەویانەدا دەژێت کە چواردەوری ناوچە کەنارەکان و بەندەرەکان دەدات و زۆر جار ئەم باڵندەیە گەشتیاران بێزار ئەکات و خواردنەکەیان ئەدزێت،
بەڵام ئەگەر خۆشت بەوێ یاخودنا گومان لەوەدانە کە زۆرێک لە هێلکەی هەیە کە جیاوازە لە هێلکەی باڵندەکانی تر لەبەر ئەوە دادەنرێ بە دیارترین باڵندەی ناسرا و لە تەواوی ویلایەتە یەکگرتوەکاندا وەک ئەبینی لەم ڤیدیۆیەدا هێلکەکەی بەوە ناسراوە ڕەنگی زەیتی هەیە و پەڵی ڕەشیشی لەسرە و هیچ کەسێک ناتوانێت ئەم هێلکەیە بکڕێ ئەگەر زۆر دەوڵەمەند نەبێت بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەفرۆشرێت بە چەند سێشخانەیەکی ناسراو و لەگەڵ ئەوەشدا تامێکی زۆر خۆشی هەیە و نرخی یەک هێلکە ئەگاتە $15,000 و ساڵانە نزیکەی 30,000 دانە لە جۆری ئەم هێلکەیە بەرهەم ئەهێنرێت ئەمە ژواتەی ئەوە دەگەێنێت کە هەلی بەدەستهێنانی دانەیەک لەم هێلکەیە زۆر لاواز ئەبێت هێلکی باڵندەی ئیمۆ جۆرێکە لە باڵندا لە ڕەگەزی درمسیە لە خێزانی ڕەواکب ئەم باڵندەیە گەورەترین باڵندەی ئوستورالیا لە ڕووی قەبارەوە و تاکە زۆرەکە ماوەتەوە لە زۆری درمیس و دووەم گەورەترین باڵندەیە لە دوای نەعامە ئەوەی زانراوە ئەوەیە کە هێلکی ئەم باڵندەیە 8,000 لە هێلکی مریشک گەورەترە بە زۆرێک کە یەک هێلکی پێگاتۆ لە 35 زەردێنە و 55 لە سپێنە و ئەوترێ کە یەک هێلکی ئەم باڵندەیە ئەتوانێت بەشی لێنانی کێکێکی تەواو بکە یان بۆ 4 کەس بەسا بۆ ئەوەی پێکەوە بیخۆن و پێشکەش ئەکرێ لە چێشخانە جیاوازەکاندا بەوەی کە زۆرێکە لە خواردنە گران بەهاکان و تایبەتە بە کەسە دەوڵەمەندەکان نرخەکەشی 30,000 لە نرخی هێلکی ئاسایی گرانترە جیاژەکرێتەوە بە ڕەنگە سەوزە بریقەدارەکەی و هەروەها ئەوەی ئەزانرێ ئەوەیە کە پرۆسی شکاندنی توێکڵەکەی زۆر زەحمەتە و هەوڵێکی زۆری ئەوێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان توانیت بەدەستی بهێنیت ئەبێت تامە بێ هاوتاکێشی تاقی بکەیتەوە مراوی هێلکی مراوی بەوە جیا ئەکرێتەوە کە 150 لە هێلکی ئاسایی گەورەترە کە ئەکرێ بە قەبارە و شێوە و ڕەنگی جیاواز بێ لە هێلکە ناسراوەکانی تر هەندێکیان هێلکەی خۆڵەمێشی ئەکەن و هەندێکیان هێلکەیان ڕەنگی کرێمیە یان سوور یان هەتا سەوزی کاڵ هەروەها توێکڵەکەی لە توێکڵی هێلکەی ئاسایی بەهێزترە ئەمە ژواتە هەلی ڕزگاربوونی هێلکەی تایبەت بە مراوی زۆر زیاترە لە مریشک سەرڕای ئەوەی پرۆتین و زەردێنی ناو هێلکی مراوی زۆر تەندروسترە لە هێلکەی مریشک لەبەر ئەوە دەبینین کە زۆر کەس لەوانی گرنگی ئەدەن بە ئەنجامدانی ڕژێمێکی خۆراکی تەندروست هەوڵ ئەدەن زۆری جیاواز و قەبارەی جیاوازی هێلکە بخۆن کە ئەوە بە سوودێکی زۆرەوە ئەگەڕێتەوە بۆ جەستەیان قاز هێلکەی قازیش تا ڕادەیەک دەگمەنە و دەوترێت کە کێشی دوو ئەوەندەی کێشی هێلکەی مریشکی ئاساییە و باشترین هەڵبژاردەیە ئەگەر لە عاشقانی زەردێنەی هێلکە بێت سەرڕایبوونی بڕێکی زۆر لە پرۆتین کە بە تەندروست دادەنرێ بۆ هەر کەسێک کە لێی بخوا زۆرێک لە چێژلێنەران ئەویان ڕوون کردوتەوە کە پێیان باشە هێلکەی قاز لێ بنێن زیاتر لە هێلکە ئاساییەکانی تر نەعامە هێلکەی نەعامە تایبەتمەندە بەوەی زۆر گەورەترە لە قەبارە و کێش لە هێلکەی ئاسایی و کێشی یەک هێلکەی نزیکەی 4.5 پاوەندە واتە یەک هێلکەی هاوتای 24 هێلکەی مریشکە لەبەر ئەوە زۆر بەکاردەهێنرێ لە پرۆسەی چێژلێنان و پێویستی بە 50 خولەکە تا لە ئاودا بکوڵێت وەک ئەزانرێت توێکڵی تایبەت بەم هێلکەیە زۆر ئەستورە و ناتوانرێ بە ئاسانی تێک بشکێنرێ خەڵکی چەندین کەرەستە بەکار ئەهێنن تا بتوانن توێکڵەکەی بشکێنن پێک هاتووە لە چەندین ڤیتامین و پرۆتینی بەسوود بۆ هەر کەسێک کە ئارەزووی خواردنی هەیە سەرڕای ئەوەش هەر هێلکەیەک 2000 کالۆری تێدایە لەبەر ئەوە چەندین کەس ئامۆژگاری ئەکەن بە خواردنی ئەم هێلکەیە کە پێک هاتووە لە 145 پرۆتین لە کۆتاییدا هێلکەی کام باڵندە زیاتر سەرنجی ڕاکێشای لەم ڤیدیۆیەدا لە کۆمنت دەتوانن ڕای خۆتانمان بۆ بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەرتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن